بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم، سەبر و ئارامگرتن پێویستە لەسەر ئێمە مسلمان کەوا بەردەوام سەبر و ئاراممان هەبێت دەربارەی هەموو شتێک. ئەو شتانێکەوە ئەمڕۆ بەسەر ئێمە مسلماناندا دێت لە هەموو جیهاندا و هەروە ئەو شتانێکەوە کافران و بێدینان و منافقان بەسەر ئێمە مسلماناندا دێنن، پێویستە دەست بگری بەم پەیامی خوای گەورە. پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت ڕۆژگارێک بەسەر ئومەتی مندا دێت پێویستە ئارام بگرن، سەبر بگرن، دەست بەم دینەی خوای گەورەوە بگرن، چونکە ئەگەر دەستیان کرد بەم پەیامی خوای گەورە پاداشتی 50 شەهیدیان هەیە. ئیمامی عومەر دەفەرموێت 50 شەهید لە ئێمە یان لەوان. پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم دەفەرموێت لە ئێوە، واتە پلەی 50 شەهید بەدەست دێنیت کە پلەی سەحابانە، وهروەها پاداشێکی مەزن و گەورەیە. بۆیە لەسەرمان پێویستە ئارام بگرین لەسەر ئەو شتانێکەوە بەسەرماندا دێت و هەروەها ئەو شتانێکەوە خەم و پەژارێ بەسەر ئێمە مسلماناندا دێت، وهروەها گرتنی مسلمانان، زیندانیکردنی مسلمانان لە هەموو جیهاندا، هەموو ئەو بێڕێزیانێکەوە بەرامبەر بە مسلمانان دەکرێت. پێویستە ئارام بگریت، پێویستە بەردەوامی بەرەو پێشدا بچیت، وهروەها گەیاندنی پەیامی خوای گەورە بە هەموو جیهاندا بڵاو بکەیتەوە، وهروەها بیگەینی بەسەر هەموو تاکێکی مسلمان، هەر کەسێکەوە لە ناو ماڵ و منداڵەکانی خۆی پەیامی خوای گەورەیان پێ بگەینێت و ئاشنایان بکات. چونکە خوای گەورە لە قورئاندا دەفەرموێت لە ئاەتی 200 ئالی عیمراندا دەفەرموێت یا ئەیها الذین آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون. ئەو کەسانێکەوە ئیمانتان هێنا، ئەو کەسانێکەوە باوەڕتان هێنا بە پەیامی خوای گەورە، پێویستە لەسەرتان سەبر بگرن و هەروەها صابروا و هەروەها بەرامبەر دوژمنانی خوای گەورە ئارام بگرن، زیاتر سەبرتان هەبێت بەرامبەریاندا، و هەروەها ڕابط بن، تۆکمە بن، بتەو بن لە سەریاندا، چونکە وەتەقوای خوای گەورە بکەن لعلكم تفلحون. ئەو کاتە ئێوە سەردەکەون و سەرفراز دەبن. السلام عليكم ورحمة الله وبركاته.